بڕیار وایە مانگی داهاتوو سەرژمێری گشتی لە عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و ژمارەی دانیشتوانی عێراق دیاری بکرێت. پسپۆڕێکی بواری ئامار دەڵێت لە ماوەی 26 ساڵی ڕابردوو لە دوای سەرژمێری 1997 کە هەرێمی کوردستانی تیادا نەبووە، ئامارێکی تەواوی دانیشتوانی عێراق بەردەست نەبووە. هەر بۆیە ئێستا وەزارەتی پلاندانانی عێراق دەوێت لە ڕێگەی ئەم ئامارەوە جارێکی دیکە نەخشەی سیاسی و کۆمەڵاتی عێراق دابڕێژێتەوە. بابەتی سەرژمێری بابەتێکی زۆر گرینگە لە بەرچاوڕوونی حکومداری و دەوڵەتداری هەر وڵاتێکدا بکرێت، چونکە ئەمە عەدالەتێک دەگەڕێنێتەوە. تەنانەت ئێمە وڵاتێکی پەرلەمانین، نوێنەرایەتی پارێزگاکان دیاری دەکات لە پەرلەمان، هەروە عەدالەتی میزانیە بۆ پارێزگاکان دەگەڕێنێتەوە. بەڵام بەداخەوە عێراق لە ماوەی ئەم 37 ساڵەی ڕابردوودا کە نەکراوە، ئێمە تەنانەت ئێستا ناتوانین پۆڵێنی، چونکە ئەم سەرژمێریە تەنانەت بەس عەدەدی مطلق نییە بۆی بڵێن وڵات ژماری دانیشتوانی عێراق ئەوەندەیە، بەڵکو لە ڕێگای هەفتا پرسیارەوە پۆڵێنی کۆمەلگاشی تێدا دەکرێت. هەر ینی وەزارەتی پلاندانانی عێراق هەڵدەسێ بەم کارە، ئەبێتە هۆی پێدانی زانیاری تاو دروست لە ڕێگای پۆڵێنکردنی کۆمەلگا و پارێزگاکانەوە بە وەزارەتەکانی تر، بۆ ئەوەی لە کۆنتاکتێکی باش و زانستیانە هەبێت لە نێوانی هەم پەرلەمان، هەم حکوومەت، هەم داواکاریت عەدالەتی پارێزگاکان بۆ بەڕێوەبردننی پارێزگاکان و دەوڵەتداری. کورد مەترسی هەیە لە ئەنجامدانی سەرژمێری گشتی عێراق بۆ کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە جێگای مادەی 140 دەستور بگرێتەوە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری دەڵێت مەترسیەکانی ئەو پرۆسەیەمان گەیاندوتە سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان. لە هەردوو کۆبنەوەکە مەترسی ئەوەمان نەشاردەوە، ڕوومان کردەوە کە پێویستە خاڵی یەکەم بزانرێ ئەم سەرژمێریە بە تاکیدەوە جێی سەرژمێری 50 دەگرێتەوە، ئەوان مەبەستیان ئەوەیە. بەڵام ئێمە هەوڵ بدەین یەکەم هەموو ئەو کوردانی کە لەوێن بێنەوە شوێنی خۆیان لە زێدی خۆیان دانیشن دوو ئەم سەرژمێرە نەبێتە بەدیل بۆ نەمانی مادەی 140. ئەمش گرفتێکی ترە لەبەرەوەی لە مادەی 140 وەک ئەزانن کە لە دوای قەرەبووکردنەوە اینجا سەرژمێری دێ دوای ئیستفتاکە. بەڵام ئێستا خەڵک ترسی ئەوەی هەیە بەڕاستی ئێستا لە سەردەمی پێش ئەم حافظەیە عەرەبێکی زۆر هاتوونەتە ئەم شارەوە تەیسەکەنیان بۆ کراوە، تەنانەت لە سنووری محافظەی کەرکووک شانیە، لە دەرەوەی لە سنووری محافظەی دیالە و ئەوە تکریتەوە هێنراون تا ئێساش ماونەتەوە. جا ئەگەر ئەوانە ئەم سەرژمێرە لێرە بکرێن و خەڵکی ئێرە نین بە ئەسڵ و ئەو کوردانەشی کە خەڵکی ئێرەن و لە دانیشتووی ئێرە نین ئێستا، ئەوە بەڕاستی زەرێکی زۆرە. ئێمە ترسێمان نەشاردوێتەوە. لە دوای ساڵی 1991 و پاشان 16 ئۆکتۆبەر ژمارەی خێزانی کورد بۆ پارێزگا و ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان کۆچیان کردووە و نەگەڕاونەتەوە. بۆیە مەترسی هەیە لە ئەگەری ئەنجامدانی سەرژمێری و ڕێکنەکەوتنی هەرێمی کوردستان و عێراق کورد لەو ناوچانە ببێتە کەمینە و دۆخی سیاسی و کۆمەڵایەتی کەرکووک و ناوچەکانی دیکە گۆڕانکاری تەواوی بەسەردا بێت. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.